هاوڕێیان ئەو کاتەوە باش خۆشەویستان ئەوڕۆ پێنجەمین ڕۆژی شەڕی ئێران و ئیسرائیلە واتە کۆماری ئیسلامی ئێران و ئیسرائیل شەڕەکە تا دێ خۆشتر دەبێ دیارە هیچ کاتێک نەبووە شەڕی بینی دوو وڵاتان بۆ مرۆڤ دڵخۆشکەر بێ بەڵام ئەو شەڕە بۆ ئێمە شەڕی ڕزگاری کووردە جگە لەوەی کە شەڕی ڕزگار بوون لە دیکتاتۆرەکە بەڵام شەڕی چارە نووس سازە بۆ ئێمەی کورد ئێمەی کورد ئیدی کە سەدان ساڵە داگیر کراوە خاکەکەمان و بێبەش کراوین لە سەرەتایی ترین مافەکانی مرۆڤ ئێمە بە مافەکانمان دەگەین بۆیە بۆ ئێمە زۆر دڵخۆشکەرە هەتا دێ شەڕەکە قورستر دەبێ بە باو بارانی هەر لە تەمەنی کۆماری ئیسلامی و لە تەمەنی دوژمنی ئێمەکەم دەبێتەوە خەبەرەکان زۆر خۆشن ترامپ هەڕەشەی کرد کە هەتا دوو ڕۆژی دی زۆر شت دەگۆڕێ ئەوە زۆر گرنگە ئەگەر وە بیرتان بێت چەند ڕۆژ پێش شەڕەکەی دوو ڕۆژ پێش شەڕەکەی بە خەبەرنیگارێکی کوتی بە زوویی سوتەمەنی چاک و بۆ خەبەرەکان بۆ ڕاگەاندنەکان دەبێ ئەمن زۆر زانیم کە شەڕ دەست پێ دەکا چونکی خەبەرەکانی دیکەی باسی مزاکرە شتی هەموو ئاسایی بوون عادی بوون دانزانی ترامپیش ئاگای لە شتەکان هەیە ئەو ڕۆژ کەوتی دوو ڕۆژ دیشتی گەورە ڕوودەدا بەڕای من زۆرتر پێدەچێ خامنەی بکوژرێ ئەوە خەبەرێکی زۆر خۆشە خامنەی بکوژرێ خەڵک هەڵدەستێتەوە بە تاران خەڵک هەڵدەستێتەوە هەرچەند دەڵێن ڕەنگە بنکە ئەتۆمیەکەی ئێرانێ لێدا کە تەنیا ئەمریکا و بۆمبەی هەیە بۆمبێکی 15,000 تۆنی وابزانم یا 14,000 تۆنی ئەو بۆمبەی لێدا لە بنچێوێکیە لە نەتەنزێ ئەو بنکەی ئەتۆمی بەڵام لە هەر حاڵدا ئێران ئەو بنکەی دەتەقێنێتەوە بۆیە ئەم پێم وایە خەبەرەکە تۆزە گەورەترە لەوەی چون ئێران ناهەوێ حکوومەتی داهاتوش ئەو بۆمبەی هەوێ دەردەسەری بۆ خۆی دروست ناکە ئەمریکا نایهەوێ کەوا بوو بۆی هەیە خەبەری کوشتنی خامنەیی یان گرتنی بێ هیوادارین خەبەری کوشتنی نەبێ بەڵکو هیواداری گرتنی بێ یا دزینی بێ بەڵام پێدەچێ هەر کوشتن بێت چونکی پێدەچێ زۆر هەجای بپارێزرێ و هەروەها وەزیری دەرەوەی ئیسرائیلیش وتی کە چارەنووسی خامنەی وەک چارەنووسی سەدامی لێ دێتەوە ئاماژەکان هەموو بازلەوەی دەکەن ڕێژیمی ئێرانی تێک دەچێ ئەوەش سروشتیە کە ڕاستەوخۆ ناڵێن ئێمە ڕێژیمی ئێرانی تێک دەدەین لەبەرەوەی کەوە سیاسەتە ئەوان نان هەوێ ئێران لە نەکاوڕا موشک بە پایگاکانی ئێرانێ لە پایگاکانی ئەمریکای لە خاوەرمیانەی لە ئازەربایجان لە تورکیای موشەکی پێوەنێ دەنا شەڕەکە دەبێتە شەڕی وڵاتان دەبێتە شەڕی نەوت وڵاتانی کەنداوی عەرەبی واتە ئێمارات و قەتەر و ئەوانە تێدەگلێن عەرەبستان ڕەنگە تێوە بگلێت جادان هەوێ ئەوان نەبێ لە نەکاوڕا ئێرانێ نابود دەکەن لە ڕاستیدا ئێرانیان خەساندووە بە زمانی کوردی ئاسایی بڵین ئێرانیان خەساندووە بەڵام ئێران لە ناو دەچێ بە زووی خەبەری زۆر خۆش دێ لە تارانێ دیسان ئەوە لە سەدا و سیمان داوەتەوە زۆر گرینگە زۆر گرینگە وە بزانە زمانیان بڕیوە وە بزان زمانی کەسێک دەبڕی لە تارانێ خەڵک باز دەکات دەڵێ پۆلیسی نیروی انتیزامیمان نەماوە کابرا تەسادوفێ دەکا دەڵێ کەس نییە بێ هەلیکە یعنی سیستم نەماوە یعنی ئەو شتێک کە وڵاتی بەڕێوە دەبا نەماوە لیان تێک چۆ ڕەنگە ئێستا نیروی انتیزامیان بان کرد بێ بۆ شتێکی دیکە ڕەنگە کاریان پێ بسپێنێ سەریان لێ شێواوە ئەو میلیتاریزەی کە لە کوردستان هەیە لەوێژ لە بەزووی لە کوردستانیش سەریان لێ دەشەوێ تێک دەچێ ناتوانن وە دوی کاری دی دەبێ بکەون دڵنیابن دەترسێن چونکی کورد زووتر سەر هەڵدانێ دەکا بۆیە دەترسێن بەڵام ئەو جاری ڕەنگە دۆخەکە زۆر فەرق بکە ڕەنگە زۆرتر لە تارانێ ئەو سەر هەڵدانە ڕووبدا ئەمن پێم وایە ترامپیش هێرش ناکاتە سەر تارانێ بۆ زورێکە بە خەڵکی دەڵێ بڕۆن تەنیا دەیهەوێ خەڵک دەزانێت 10 میلیۆن کەس و بگرە بە دەوروبەرێکەوە 15 میلیۆن ناتوان چۆلیکەن کەوا بوو مەجبورن سەر هەڵدان بکەن مەجبورن ڕاپەڕن دژی کۆماری ئیسلامی و پێم وایە ترامپیش ئەوەی دەوێت
دەبێ ڕاپەڕن پامەکان چەند ڕۆژە ئەوەیە کە وەختی ڕاپەڕینەیە خەڵکی ئێران دەبێ ڕاپەڕێ دەبێ وان لێ دەکات جان نانیان نابێ کارەبایان نابێ بەرخیان نابێ بێنزینیان نابێ ئەو چێشان لە تاران زۆر لە شارە کوردەکان ئەوەندە گەورە نابن لەبەرەوەی کە تاران بخۆی بەقەت چەند وڵاتی ئەمریکایی بە هەم بەقەت هەم وڵاتانی سکاندیناوی گەورەیە کەوا بوو 4 وڵاتی سکاندیناوی لیان قەومێ بزانە چ دەقەومێ تاسی لەسەر دنیا دەبێت چ بگا بەوەی کە تاسیر لەسەر خودی وڵاتەکان بێ بۆیە پێم وایە ئێران لە ناو دەچیە بە دروستکردنی قەیران لە تاران ترامپ قسەکی زۆر جوانی کورد کە ئێمەی کورد هەمیشە پێما وا بوو ئەوایە وتی کە ئێران ئەو حکوومەتە زلهێزە بەقەوەتە ترسناک و حەجیبە نییە کە خەڵکەکەی فکریان دەکرد دەبێەوە بزانن مەبەستی ئەوەیە ئەوە تا بە 5 ڕۆژان ئێرانیان وێران کردووە نابودیان کردووە لامی گرنگتر ئەوەیە بانکی سپا هەمان بانکی سپای هەستارانە نیوەکان بەو شێوەی داناکە خەڵک بتوان سەرمایه‌گوزاری تێدا بکەن و ڕخیان لێی نەبێ ئەو بانکە چەندین شرکەتی ماڵی دیکەی کاوانش خۆیان وەکو بانکوان لە ژێر مەجموعەی ئەو بانکەیدانە کەوا بۆ بانکە هەک کراوە ئەوە زۆر گرنگە ئیدی لە هەموو لایەکی ئێران نابود دەبێ ژێر بنایەکان ژێرخان و ژێر ساختەکانی نابود دەکا بۆی کە فشار بۆ خەڵکی بێ خەڵک هەستێتەوە چون لە کۆتاییدا ئەوە خەڵکن هەڵدەستنەوە خۆ ئەمریکا و ئیسرائیل نیروی نانێت نیروی زەمینی بێت پای تەختێ بگرێت کەوا بوو دەهەوێت کارێک بکە کە خەڵک هەستێتەوە خەڵک بچێ خامنەی بگرن و مەسئولایندی بگرن و دام و دەستگا حکوومەکان بگرن بۆیە تەنیا ئەرچی ئەمەی کورد ئەوەیە دەزووترین کاتدا ئەگەر ئاگامان لە بارودۆخەکەی بێت تەنانە شەوانش ئاگامان لێبێ بە نیوە شەویش بێگە ڕووداوێک ڕوویدا زوو بچین دام و دەستگا حکوومەکان بگرین و هەوڵیش بدەین خەسارەت بە ئیدارات توشتی نەگەین چون هەموو بۆ ئێمە ماڵن دەبێ هەمووی دوهاتوو دەدات و داوانەم و دروستکەینەوە پارەی دەوێت تێچووی دەوێت بەڵکو ئەوانە بەس بگرین و لە دەست کار بەدەستانی کۆماری ئیسلامی ڕزگاریان کەین و زوو دەست بە سەربازخانە و نیروی انتزامی پۆلیس و ئیدارە ئیتلاعاتواندا بگرین ڕۆژەکان زۆر خۆشن ئەو ڕۆژانە دووپات نابنەوە بە خۆش و ناخۆش بە سەخت و سوزان پڕکێشەیەکانیەوە دووپات نابنەوە تازە ئێمەی کورد ئیدی لەو قۆناغی هاتی نەدەری کار بڵێن خۆزگەم بە پار خۆشتر بوو ئیدی ئەو ڕۆژانە تەواو بوون ئەو ڕۆژان تەواو بوون و بەڵکو ڕۆژی خۆشترمان دە پێشدا دەبێ بە دڵنیایەوە